بەناوی خوای خاوەن کتێب سڵاو و ڕێزم عەرزی هەموو لایەکەکەم هەموو لایەک بەخێر بێن. سپاس بۆ میوانداریە جوانەی کە لە هەڵەبجە و تاکو ئێستا لێم کراوە. کتێبەکەی من لە ژێر ناونیشانی گرفتەکانی گەنج لە کۆمەڵگەی کوردیدا و هۆکار و چارەسەر کتێبێک وەک شاعیران ئەڵێن بە خوێنی خۆم نووسیمە، بە جۆرە لە جۆرەکان بە گرفت و کێشەکانە تێپەڕی و جاخستمەتە سەر پەڕە و پیشانی گەنجانی کەمیاوە. لەم کتێبەدا باز لە 6 گرفتی ڕیشەی و بنەڕەتی گەنجانەکەم لە ئێستای کۆمەڵگەی کوردیدا، هەڵبەتە نەگرفتە لاوەکی و دووبارەکان، گرفتە ڕیشەیەکان کە ئەسڵەن گەنج خۆی لێبێ ئاگایە. لە پاڵ باسکردنی کێشە و گرفتەکانە هۆکاری دروستبوونی کێشەکانیشم خستۆتە بەرباس و گەر لێم وەرگرن بە شێوازە لە شێوازەکان چارەسەری گرفتەکانیشم بە چەندین ڕێگەی جیاواز پیشانی گەنجانیاوە. خۆشحاڵم هەروەک مامۆستایان باسییان کرد ئەو گرفتە دەرونی کە چەندێکە لە منی خوێنەرە ڕیشەی کێشا و ناتوانم کتێب بنووسم یان بوێری ئەوم نی یان گرفتێکی دەرونی و ترسێکم لە پشتەوە. دوجار دەستگای ڕوانگە وەک مناڵێکی خۆی دەستی گرتم و ئەو نووسەرە بە ڕێزانە منیان بە هەڵسەنگانی خۆیان منیان پێ بە نووسەر قبوڵ کرد. مەمنونیانم. هیوادارم کە تەواوی گەنجان خوێنەری هەر چوار کتێبەکە بن، چونکە ئێمە باسی گرفت و کێشە و بنەڕەتترین مەشاکلەکانی ژیانی ئەوانەکەین و وەک مامۆستا کامرانیش ئاماژەی پێیا لە نێو کتێبخانەکانی کووردا یان کۆمەڵگەی کوردیدا کەمترین سەرچاو بابەت لەسەر گەنج نووسراوە بۆی هەڵبژاردننی بابەتەکە و ئەو هەمووە هەوڵ و ماندووبوونەی دەستگای ڕوانگە جێ دەستخۆشی سپاسی یەک بە یەکی ماندوونە ناسانەکەم هەتاوەکو و بەرپرسی یەکەمی دەستگای ڕوانگە لەم پرۆژەیە. هیوادارم کتێبەکەمان ببێتە هەوێنێکی گۆڕانکاری لە نێوژیانی گەنجان و بە جۆرە لە جۆرەکان کێشە و چارەسەرەکانی خۆیان لە کتێبەکانی ئێمە ببینەوە. دووبارە سپاس بۆ شانازیە، سپاس بۆ بینینی ئەم هەموو مرۆڤە جوانە لێرە، سپاس بۆ هەموو لایەک.